عاصمی کوڕی سابتیش لەگەڵ سەحابەکانە فەرمان خۆمانادێنێ دەسۆ یان شەهادەت یا شەکرد شەڕیان کرد عاصم و 6 سەحابە لەوێ شەهید ماوە 3 دانێ حەزەتی خوبەیب و هەروە حەزەتی زەید و حەزەتی عەبدوڵڵاه ئەو سەحابە کە شەهید بوون ئەمانی شەڕیان کرد دوای وعدیان دا وتیان کافر وعدی نییە هیچ کافر وعدی نییە وتیان وعدیان پێدەی ناکەن بەس خۆتان بن بەدەسەوە ئەمانی ناچار خۆیان دا بەدەسەوە کە خۆیان دا بەدەسەوە حەزەتی عەبدوڵڵاه زانی خیانەتە هەرچۆمێ نەچوو لەگەڵیانە دەستیان بەس قاچیان بەس ڕایان کێشا بە دوای وڵاغ و ئەسپا جەنگی تا شەهید ئەم 8 سەحابەی پێغەمبەری خوا لەوێ شەهید حەزەتی خوبەیب و حەزەتی زەید فرۆشتیان بۆ دوو هۆزە عاصمی کوڕی سابتیان شەهید کرد جا یەک موعجیزە و کەرامات لە شەهادەتی ئەم زاتە سولافەی دایکی مسافح و جەلاس دوو کوڕی لەو غەزای بەدران کوژراوە بەدەستی ئەسحابی پێغەمبەری خوا بەتایبەت عاصمی کوڕی سابت سوێندی خواردبوو وتبووی ئەبێ لە کەلەسەری عاسمە عەرەق کۆمە و مەشروب کۆمە و مەست کە عاسمیان شەهید کرد چون سەرەکەی ببڕن سەری بڕن و بیدەن بیفرۆشن بەو ژنە کە برای کوژرا و کوڕی کوژرا بەڵام خوای تەبارەک وتەعالا وعدی ئەو کافر خەسانی نانێنەوە سبحان الله ئەفەمە شارە زەردەواڵەی هاو لەسەر ئەم جەنازە ئاوا ئەسوڕاوە یەک کەس نەی ئێوە وڵاتم دۆڕم جەنازە بۆیە پێی ئەوترێت ئەمێت دەبوو یعنی ئەو کەسی کەوا پارێزەری زەردەواڵە پارێزەری وتیان شەو ئەڕۆینە سەر شەو چون سەرەکەی لێکەنەوە بیبەن سبحان الله خوا لافاوێکی هێنا جەنازەکەی عاصمی کوڕی سابتی بەر حەتا ئیسای جەنازە دیار بێت